ئەم کاتتان باش بەڕێزان من کامەران حاجی عومەر باسی ڕۆژتان پێشکەش دەکەم. باسی ڕۆژ ئەمڕۆ تایبەت دەبێت بە پرسی ڕێفراندۆم و هەنگاوەکان بۆ سربەخۆیی هەرێمی کوردستان. ئەگەر تەمەشای مێژووی کوردستان بکەین بە شێوەکی گشتی وەکو زۆربەی چاودێران باسی لەوە دەکەن کۆبنەوەی دوێنەی سەرۆکی هەرێمی کوردستان لەگەڵ نوێنەر و لایەنانی 15 حزبی کوردستانی کە تێیدا پێکاتەکانی کوردستانیشان بە شانی پێکاتەی کورد لە باشووری کوردستان بەشدار بوون بە گرنگترین کۆبوونەوە بە گرنگترین بڕیاردادنرێت کە لە ماوەی ڕابردوودا لە مێژووی کوردستاندا بڕیارێکی وەها گرنگ درابێت. ئەو بڕیارانش تایبەتن بە ڕیفراندۆم و هەنگاونان بەرە و سربەخۆی هەرێمی کوردستان. هەر بەپێی مێژوو دیارە لە سەردەمی حکومڕانی میرەکانی کورد تاوەکو بەمڕۆ دەگات ئەو کاتێک کە کورد یەک بوو بێ لەسەر یەک مێز دانیشت بن دەستکەوتی گەورە بۆ خەڵکی کوردستان هاتۆتە ئاراوە. ڕاپەڕین بەرهەمی بەرەی کوردستانی ڕاپەڕینی دروست کرد. یەک بوون وای کرد لە دەستوری عێراقدا کورد مافی زۆری هەبێ. ڕوخانی ڕژێمی سەدام حوسێن ئەمەش یەکێک لە هۆکارەکان بوو کە کورد بەیەکەوە بوون یەک دەنگ بوون. ئەم هەواڵەی کە دوێنێ لە کۆبنەوەکە بڵاو کرایەوە هەواڵێکی موژدە بەخش بوو خەڵکی کوردستان بە گەرمیەوە پێشوازیان لە هەواڵەکە دەکرد و پێشوازیشیان کرد. بەڵام لەگەڵ ئەوەشدا دوو حزب لە کۆی 17 حزب دوو حزبی کوردستانی دوێنێ بەشداری کۆبنەوەکەیان نەکرد. ئەمە بە شێوەیەک لە شێوەکان دڵگرانیەکی دروست کردووە ئایا لە ئایندەدا هەڵوێستی ئەو دوو حزبە چی دەبێت. هەڵوێستی پارتی دیموکراتی کوردستان کە نەخشە ڕێگا و سەرکردەی پرۆژەی ڕیفراندۆم دەبیندرێ کە ئەو سەرپەرشتی پرۆسەی ڕیفراندۆم بکە لە داهاتوودا چی دەبێت. بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە زانینی هەڵوێستی پارتی دیموکراتی کوردستان لەبارەی ئەم بارودۆخەی ئێستا دڵشاد شەهاب ئەندامی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان و هەروەها ڕاوێژکاری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانمان لەگەڵدایە. بەڕێز دڵشاد شەهاب بەخێر بێن بۆ باسی ڕۆژ. دوێنێ دەستکەوتێکی گەورە بوو بۆ خەڵکی کوردستان. کاتی ئەنجامدانی ڕێفراندۆم دیاری کرا. بەڵام کەم و کوڕێکی شێلەوەی دوو حزبی گرنگ لە باشووری کوردستان بەشداری ئەم پرۆسەیە ناکەن. ئێوە وەک پارتی چی دەکەن بۆ ڕازیکردنی و دوو حزبە و هاتنەوەیان بۆ نێو پرۆسەکە؟ سەرەتا وەڵام من پێخۆشە کومنتێک لەسەر پێشکەش ینی پێشێک یەکێ جەنۆبشت دەم لەوەی کە پارتی با بڵێن سەرپەرشتی یان نەخشە ڕێگای ئەم مەسەلەیە من پێم وایە ئەم مەسەلەیە مەسەلەیەکی نیشتیمانیە مەسەلەیەکی نەتەوەیە پتر لەوەی کەەوە مەسەلەیەکی حەزبی بێت. پارتی بەپێی حەجمی خۆی و حەجمی مەسئولیەتی خۆی لە هەرێمی کوردستاندا تەحملی مەسئولیەتی سیاسی خۆی و مەسئولیەتی ئیداری و دەستکەوتەکان و شکستەکانیش دەکات. ئەمە لە واقعی تەسەڕوفکردنی لەگەڵ ئەوە نین بەڵێ کەواتە لەگەڵ ئەوە نین هەندێک جار پارتی بەدەست پێشخەری ئەو پرۆژێ پێمان وایە ئەم پرۆسەیە ئەگەر ناوی پارتی یان هەر حزبێکی بە ئەولەویەت پێ بدرێت یاخود پێوەی بلکێندرێت لە گەورەی ئەم پرۆسەیە کەم دەکاتەوە و هیچ کات پارتی هیچ مەبەستێکی حزبی و سیاسی یعنی حزبی خۆی با بڵێن پرۆسەکە هەمووی پرۆسەیەکی سیاسیە هیچ مەبەستێکی حزبی لەم مەسەلەیەدا نەبووە و ناشی بێت و بە پێچەوانەوە پارتی ئەگەر بەشی گەورەترین قوربانیدان و حازرایی و هەموو توانە با بڵێن لە هەموو بوارەکان و توانەکانی خۆی بخاتە گەڕ بۆ سەرخستنی ئەم پرۆسەیە بە حزب بە حکمی یعنی پێگەی خۆی لە هەرێمی کوردستاندا وای لە پارتی هیچ ئەفزاڵیەتێکی ترینیە لەسەر هیچ حزبێک کە مەسەلەیە مەسەلەیەکی نیشتیمانیە وەکو پێم گوتی نیشتیمانیە چونکە جگە لە خەڵکی با بڵێن جگە لە ملەتی کورد ملەتانی تریش و ئاین و پێکهاتای تریش لە هەرێمی کوردستاندا دەژیان و جەناب ئیشارەت پێگر کە جگۆی دڵخۆشی بووە کەوانە بە خۆشحاڵیەوە خۆیان لەناو لە چوارچێوان پرۆسەیەدا دەبینەوە. بۆیە ئەمە دەمەوێت سەرەتای گوتنەکانی ئێمە بێتم وەکو پارتی دیموکراتی کوردستان و ئاراستەی پارتی ئاراستەی جەنابی سەرۆکی پارتی سەرکردایەتی پارتی ئەوەیە کە ئەم مەسئلەیە بە قەدەر گەورەی خۆی سیر بکرێت کە ئەمە بەرهەمی ڕەنجی
خەباتی ملەتێکە زیاتر لە سەدەی ملەتێکە ی هەموو حزبەکانە ی هەموو پێکهاتەکانە دەتانەوێت هەموو ڕەنگەکان بەشدار بن ئەم پرۆژەی هەموو بیر و بۆچون و ڕەنگەکانی نێو من پێم وایە ئەم تا ئەم داواکاریە داخوازی هەموو ملەتی هەموو خەڵکی کوردستانە ئەوەی کە هەموو با بڵێن هەموو پێکهۆتا و ڕنگ و دەنگ و حەزبە جیاوازەکان و بە جیازی بیرۆڕای سیاسیەوە هەموو تێدەخۆی بە خەوە بزانێت و تێشیدا بەشدار بەدیهێنانی خەونی گەورەی کوردستان دامەزراندنی دەوڵەتی کوردیە هیچ کوردێک ئەمە ڕەت ناکاتەوە و هەموو کوردێکیش پێم وایە ینی بەرەوە ئەو هەنگاوە دەڕوە بەڵام پرسیار لێرەدا ئەوەیە چۆن ئێوە وەکو پارتی چی دەکەن بۆ ئەوەی کۆمەڵ و بزوتنەوەی گۆڕانش بنێنە ئەو پرۆسێ ئێمە پێشتریش گوتومانە واقعن بڕۆی ئێمە شوایە کە یەکێک لە مەرجە ئەساسیەکانی سەرکەوتنی ئەم پرۆسەیە ئەوەیە کە هەمومان کودەنگ بین لەسەری طبعی هەموو هەوڵێک دەدرێت و هەوڵەکانیش هەر بە ئاراستەیە بوونەوە و هەوڵەکانی کەەوە دونیش درۆم بوو بەشداربوونی سەرجەم لایەنەکان هەر خۆشی بانگاوازەکە بۆ سەرجەم لایەنەکان بووەوە هەوڵی پەیوەندیکردنی تریش بە تاکید لە کەناڵەکانی سەرۆکایەتی هەرێمەوە بە لایەنەکان وەکراون بە هەمان ئەو شێوازەی کەەوە گیرەوەتە بەر بوو پەیوەندیکردن بە لایەنەکانەوە لەگەڵ بزودنەوەی گوڕۆن و لەگەڵ کۆمەڵی ئیسلامیش گیرەوەتە بەر بەداخەوە کە هەتا ئێستا تێک هەڵاوبوونێک لە بینی هەندێک کێشە و ململانەی سیاسی و لەگەڵ ئەم پرسە چارەنووسازە لە زال با بڵێن کاریگەریەکی بەجێهێشتووە ئەمە ئومید مۆنزوڕە پێمان وایە ماوەکو پارتی حازری ئەگەر بە چۆن بڵێ بە پیرەوە چوونێکی پارتی وەکو ئەوەی کە پارتی بتوانێت لە توانایدا بێتن بە پیر ئەم مەسەلەوە بچێت دڵنیا بن پارتی هەموو جهدێک دەکات بۆ ئەوەی ئەو کودەنگیە 100% ئێستا کودەنگیەکی باشاتیتە وجود بەڵام بگاتە ئاستی 100%ش چونکە جەنابەت ئیشارەتت پێکرد کە سەرکەوتنەکان لە کاتی یەکگرتندا بووینە لە هەمان کاتدا ناحەزانی ئێمەش مڕاهەنە لەسەر پەرتەوازەیی ئێمە دەکەن یعنی ڕێهانیان بوو لەم پەرخستنە بەردەمی ئەم سەرکەوتنە گەورەیە ئەوەیە بۆیە ئێمە پێمان وایە هیچ دەستکەوتێکی حزبیان هیچ خلافێکی حزبی نۆبێت مانعی ئەوە بێت و پارتی لە طرفی خۆیوە حاضرە و حاضریش دەبێت بۆ هەر مەسئلەیە کە پەیوەست بێت بە پارتیوە بۆ ئەوەی لەوانەکان بچیتە پێش ئەگەر قرار وایە پارتی گرفتەکانی نێوان پارتی و یەکێک لە لایەنە سیاسیەکان هوکاری ئەوە بێت کە بەشداری لە کوبنەوەکان نەکرێت یا خودخواانە خواستە هەڵوەستێکی تر بەرامبەر کە من بە قەنەعاتی خۆماوەندەی کە لە هەڵوەستە فەرمیەکان و حتا لە دانیشتەکانی ئەم دووەیەشمان لەگەڵ لایەنەکاندا هەبووە هیچ کاتێمە هەستمان نەکردیە هیچ لایەنێک نە ڕیفراندومی ڕەت کرد بێتەوە و نە بەشداری ڕیفراندومی ڕەت کرد بێتەوە خلافی نەکردنی ئەوان بەڕەتکردن من پێم وانە نەخێر من پێم وانە بەداخەوە دیسانیش دەڵێمەوە تێک هەڵاوبوونێک لە بینی هەندێک خلافاتی سیاسی ماهەیە خلافۆمان هەن هەموو دنیا خەڵک هەستی پێ دەکات پێمان نەخۆشەکە هەن بەڵام واقعەکە هەن بەڵام هەنگاوەکانی ئێمە بەو ئاراستان کە ئەم پرۆسەیە لە سەرەوەی ئەم خلافاتانەوە سیر بکرێت و ئومێدیش دەکەین کە ئەم گەورەی ئەم پرسە ببێتە سەبەبی ئەوەی کە شتەکانی تری لە بەرامبەردا بچووک ببێتەوە کە بریتین لە خلافە حزبیەکان زیاد باشە دیارە بەپێی بڕیاری کۆبنەوەکە کۆمیتە پێک دەهێنرێ بۆ بەغدا بۆ دەرەوە تەنانەت بۆ لای کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕانیش حزب و لایەنەکان بەشداری تێدا دەکەن پارتی تێیدا بەشدار دەبێت بە تاکید پارتی بە هەموو سەقلی خۆیوە تێدا بەشدار دەبێت و هەموو توانایەکیشی دەخاتە گەڕ و تەنانەت پارتی بەشداری خۆی سەرکەوتنی لە سەرکەوتنی ئەم پرۆسەیەدا دەبینیتەوە وەکو نەکوەکو ئەوەی کە پرۆسەی پارتی بێت وەکو ئەوەی کە یعنی هەر حەزبێک هەر کەسێک کە خەباتی لە وڵاتە کردووە ئەمڕۆ ئەمە بە نەتیجەی نهایی بە دەروەرگرتنەوەی دەرەنجامی ماندیبوونی چەندین ساڵی خەبات و خوێن و شەهید و قوربانیەکانەوە دەبینەوە بووە ئەمە پێمان وایە من دڵنیۆشم ئەگەر پارتی هەر ئەرکێکی پێبست پێدرێت بە هەموو توانایەک وەلە بوارە دەجێبەجێ دەکات و ئەگەر پێویست بێت پارتی هەر با بڵێن کورسیەک یان هەر واجبێک هەر ئەرکێک واز لێبینیت بۆ ئەوەی جێگای خەڵکێکی تر لەم پرسەدا بکرێتەوە پارتی هیچ لەوە دوو دڵ نییە ئەوانجی ئێمە ئەوە ئەم پرۆسەیە بە نیشتیمانیبوونی خۆی بەمانۆنەتەوەیەکانی خۆی سەر بکەوێت چاوەڕێ بکەین لە پارتی هەڵوەستی تازەی دەبێت بۆ هێنانی بزوتەوەی گۆڕان و کۆمەڵی بڕۆی من وانە دیسە من لەگەڵ کەلیمەی هێنۆنیش دانیم بمبورە کە زۆر بە ڕۆژکەوی ئەمە بڵێم
ئەوان صاحبی مەسەلەن وەکو چوون پارتی صاحب وەکو چوون یەکێتی و هەموو حزبەکانی تر صاحبن ئێمە پێمان وانە ئەم پرۆسەیە دیسۆنیش دەڵێمەوە پرسێک بێت کە هەر یەکمان هەڵوێستمان دیار بووە هەڵوێستی ترمان هەن ململانەی لەسەر بکەین شتی ترمان هەن ئێمە مەسەلەن بین لەم شاشانە مەمنونیشتان دەبین ڕۆژێک لە ڕۆژان بەیانی دوو بەیانی هەڵماتی هەڵبژاردن دەست پێ دەکەم من دێم لەسەر ڕکەبەرەکانی خۆم بە توندی قسە دەکەم دێم دیفاع لە حزبەکەی خۆم دەکەم دەستکەوتەکانی خۆم دەخەمە ڕوو بەڵام مەسئلەی ڕیفراندوم شتێکە لەم مەسئلانە گەورەترە نەکەس مشارەکە بە کەس دەکات نەکەس دەبێتە مانعی بەشدار پێکردنی کەس هەموو تەمەنیاتی ئێمەوە هەموو هەوڵەکانی ئێمە بووەوەن ئەمە ئەو کات خۆمان بە برەوە و بە سەرکەوتوو دەزانین کاتێکەوە کودەنگیەکی 100% لەسەرم پرسە هەبێت بۆ نوێنەری حزبەکان پێم وایە دوو کورسی بە بەتاڵی دەهێڵدرێتەوە تاوەکو نوێنەرانی کۆمەڵ و بزوتنەوەی گۆڕانیش بەشداری لەو کۆمیسیۆنە بکەن کە لە تاسریحاتی ئەو بەڕێزانەی کە بەشداری کوبوونەوە بوون دەڵێن کە نەک مەسەلەن کورسی بەتاڵ هێڵدرابیتەوە ئەم هەیەتانەی کە دۆدەندرێن حسابی ئەوە کراوە کە نوێنەرانی ئەو دوو پارتە بەڕێزەش بەشدار ببن اینجا بزابط کورسیەکان چووندا بەشکرانە و چوون حاصڵی و کێ بە چ دەورێکەوە دەبێت من حقت لەو تەفاسیلەندا نەبوویمە بەڵام دڵنیۆم دیسان دەڵێمەوە پارتی استعدادی هەیە ئەگەر کورسیەکی لەم مەسەلەیە دەهەبێت ئەم کورسیە بداتە هەر حزبێکی هەیە بەڵام بوو ئەوەی کەەوە بەشداریەکی کاریگەر لە مەسەلەدا چکەمە بە سەرکەوتنی خۆمان لە سەرکەوتنی پرۆسەکەی دەبینەوە چاوەڕوانی هیچی ترمان لێ نییە بەڕێز دڵشاد شەها بەڕێستان وەکو ئەندامێکی سەرکردایەتی پارتی هەروها وەکو ڕاوشکاری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانیش بمانەوێ نەمانەوێ بە شێوک لە شێوکان لە بڕیاری پارتی نزیکن لە بڕیاری سیاسی حکوومەتیش نزیکن ئەوەی من تێگەیشت بم ئەوەیە پارتی بە هیچ شێوەیەک نایەوێ کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان ئاوت بن ئەبەدا تو جەنەبت درستی گەشتی هەموو خاڵکی کوردستانیش دەبیەوە تێبگات دیسۆنیش دەڵێمەوە معنای ئەوە نیە ئێمە هیچ خلۆفمانە معنای ئەوە نیە ئێمە هیچ ململانێمانە معنای ئەوە نیە ئێمە بەیانی ئەتیلۆفێک دروست دەکەین معنای ئەوە نیە ئێمە تەحالفێک معنایەک یەک معنا هەیە ئێمە لە تێڕوانینی ئێمەدا ئەم پرسە ئەوەندە پرۆسەیەکی گەورە ئەوەندە پرسێکی گەورەیە دەبێت لە سەر و خلافاتەوە سیر بکرێت زۆر باش لەوەتەی باز لە ریفراندۆم دەکرێ لەم لاو لەولا قسە دەکرێت سەبارەت بە ئابووری کوردستان زۆر جار دەگوترێ ئەگەر ئێمە دەوڵەت ڕابگەینین بە ماستی هەولێر و بە کەبابی سلێمانی ناتوانین بژین ماستەکەی هەولێر ینی بە شێوک لە شێوەکان ناتوانێت فریای ئابووری کوردستان بکەوێت بە شێوەکی گشتی ڕەوشی ئێمە چۆن دەبێت لە دەوڵەتدا ئێمە وەزعمان باشتر دەبێت یاخود لەگەڵ بەغدا بژین وەکو هەندێک بۆچوون هەیە لە ڕابردوودا ئێمە لە ڕێی بەغداوە ژیاوین و بەغداش بژێوی ژیانی بۆ ئێمە دابین کردووە کاگە کامەران کاتێک هەرێمی کوردستان بە بڕیاری سیاسی و یەکەمین جارێ بە هەنگاوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و جێگا خۆشیەتی من بوو مێژوو هەمیشاوە تکرار بکەمەوە ئیسڕاری جەنابی کاگنێ چیروان بارزانی وەکو سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بوو و بەرهێنان لە بواری ناوت لە هەرێمی کوردستان و سوودوەرگرتن لە توانە ئابوووریەکان و ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان بۆ ئەوەی ئێمە پشت بە خۆمان ببەستین اینجا ئەگەر لە سفریشەوە بوو بێتن بوو تەحەدایەکی زۆر گەورەی نەک هەر تەنها تەحەدیە با بڵێن ئەقلیمیەکان تەحەداتی دەولیشی تێدا بوو تەنانەت تەحەدیاتی ناوخۆیشی تێدا بوو جەنابی سەرۆک هەرێم پشتیوانی کردن جەنابی سەرۆک کومار ئەو کات مام جەلال سەحەتی باش بوو پشتگیری بوون بە بیرمە یەکەم مەراسیم کە ڕێکخرا کە هەردووکیان قوفڵی فروشتنی ناوتی هەرێمی کوردستان و بەرهێنانیان کردەوە ئێمە لەو ڕۆژەوە دەستمان پێ کردووە بوو ئەوەی کەوا لە ڕۆژێکی وادا لە ئایندەیەکی وادا بتوانین پێگەیەکمان هەبێت خۆمان لەسەر پێ خۆمان بواستین بەفعلی لە یەکی 2014 تا ئێستا هەرێمی کوردستان ئاعتیمادی لەسەر خۆیە ئەوە تقریبا وا لە بوو 3 ساڵ زیاتر تێپەڕی ممکنە هەندێک لە بینەران ئێستا بڵێن منجا لەسەر پێی خۆمانین بەڵام بووە بەڵام حاڵمان باش نییە طبعی ئەو حاڵ باش نەبوونە کاگە کامەران هیچ پەیوەندیەکی بەوەی نییە کە هەرێمی کوردستان سربەخو دەبێت یا خود سربەخو نابێت بودجەی لە بەغداوە بودێت یا خود لە بەغداوە بوو ناهێت من تەنانەت یەک نمونە بۆ جەنابتان بینمەوە ینی ئەوەی کەوا هێزەکانی پێشمەرگە کردوویەتی لە پاراستنی عێراق ئینجای کوردستان ینی بە تێکڕا اینجا حتا ئێستا لە شەڕدا بچووکترین ئیلتیزام لە بەغداوە بەرامبەر پێشمەرگە نەبووە
کەەوە پێشمەرگە کلیلی باش ئەوە ڕابردوو، بەڵام با نانە بۆ ئێستا ئایندا ئێستا قسە بکەین. ئێستا کۆکە باشە. ئێستا کلیلی کردنەوەی ئازادبوونی مووسڵ کە گرەی کوێرەی هەموو دنیای دژی تیرۆر بوو پێشمەرگە کردیەوە تا ئێستا حکوومەتی بەغدا بە حساب ئەم حکوومەتە لە حکوومەتەکانی تر باشتریشە اینجا هەتا ئێستا زۆتی ئەوەیان نەکردووە شتێک بە پێشمەرگە بەڕەوە نابینن ئەگەر خەڵکی ئێمە قسە لەسەر ئەوە بکەین بینە ناو ناوەڕۆکی باسەکە زۆر جار قسە لەم ناو لەولا جێبیست دەبین کە گیرفان ئەگەر بەتاڵ بوو من دەوڵەتم بۆ چییە زۆر جار ئەو جێبیستی ئەوە دەبین کەم و چە نەبێ من چی بکەم منداڵێکم نەبێ ئێمە ڕەوشمان باشتر دەبێ یاخود خراپتر کاگە کۆمەران طبعی من پێم وە نییە ینی من زۆر باش تەقدیری شعوری ئەو خەڵکەی دەکەم ئەوەی کەەوە گرفتی موچە گرفتی کرێخانی گرفتی کومەڵک لەو گرفتانە خۆمان وەکو ئاشخاصیش ئەوە نین کە هەندێک جار خەڵک تاعنمان بکاتوێمە لە برجێکی عاجی بژێن و حاصڵیاگەمان ئەو کەسانی کە جەنابەت باز دەگەی کەس و کار و دەور و پشت و نزیک و نزیکەکانی من و تو هەموو ئەمانە نێمە لەم کومەڵگەدا دەژین وە خەڵکی ئێمەیە تەقدیر دەکرێت کاتێکیگێک معاناتی ئابووری دەبیت چەند باری قورسە بەڵام ملەتی ئێمە سەرەتای کە چاوسانەوەی ڕەت کردیتەوە لەبەر ئەوەی نەبوو کەم و چەی نەبوو من ببیرمە توزێک مناڵ بووم بەڵام بەبیرمە سەردەمی کە ڕژێمی سەدام هەبوو کەس مشکلەی ژیانی نەبوو لەم وڵاتە نە مشکلەی ئەوی هەبوو نە مشکلەی کارەبای هەبوو نە مشکلەی ژیانێکی ئەوەی هەبوو مشکلەی کیانی هەبووی سەربەخۆیی زە ئازادبوونی هەبوو ئێستاش ئەوەی کە ئێمە تەحملی دەکەین گوناحە خەباتی ملەتێک خۆمە 100 ساڵ خەباتمان بووم و چە نەکردووە 100 ساڵ خەبات و قوربانیمان بەقەدەر ئەوەنەی ئێستا زیندون ئەوەندەمان شەهید و قوربانی و دەربەدەری و ماڵوێرانی و قوربەسەری بەسەرمان دەهاتون هەموو ئەمانە بینین لە مەسئلەیەکی وادا گچکەی بکەینەوە بەڕای من گوناحێکە دەرحەقی خودی خەڵکی ئەم قوربانیانە دەکرێت من بڕوام وایە هەر عائیلەیەکی شەهید کە گەورەترین شتی بەخشیوە خوێنی کەسێکی نزیکی خۆی بەخشیوە پێی ناخوشە دەرەنجامی خوێن بەخشینەکەی خۆی بەرەورد بکرێت لەگەڵ من موچەیەکی من یانی ئەو یان ئەویتر یانی ئەویتر موچە مهمە اقتصاد مهمە من بە یەک کەلیمە پێت دەڵێم بەڵێ یەکێک لە مشکلە ئابوووریەکانی ئێمە ئەوەیە چونکە ئێمە سەربەخۆنین ئەگەر ئێمە دەوڵەت بین ئێمە کیانێکی مستەقلمان هەبێت بەشی ئەوە بناغەیەکی وەمان هەیە کە خەڵک بەبێ دوو دڵی بناغەیەکی بەهێزی ئابووری لە کوردستان هەیە کوردستان مرکزێکی باشی سەرواتی تابعیەی سەرواتی سروشتیە دنیا دەرگایەکی باڵاتر بە ڕووی ئێمەدا دەکرێتەوە خەڵک کەواتە دۆخەکە باشتر طبعاً بەتاکید زۆر باشە بەرپرسێکی کورد لە بەغدا دەڵێ بڕیار دراوە کە کەرکووکیش بەشداری لە ڕیفراندۆمەکە بکە باز دەوە دەکا بەغدا موچەی کارمەندانی فەرمانبەرانی پارێزگای کەرکووک نابڕێ وەکو بە شێوک لە شێوەکە ئاماژەیە ئەگەری ئەوە هەیە موچەی ئەو ناوچانە ببڕێ بەغدا کارەبای بڕیوە لەسەر کەرکووک خەریکەوە کەرکووک ینی دادەبڕێن ئەمە حەزنۆکەین ئەو انتقامە ینی حەقا حکوومەتی عێراقی ئەو عیبرەتەی لە هەنگاوەکانی حکوومەتی پێشی خۆی مالکی وەرگرت بیت مالکی هیچ نەمە لە زڵدیام خەڵکە نەکە موچە ئێمە لە پڕێکدا بڕێ مە حەزری هیچ نەبووین هیچمان بەدەستەوە نەبوو گیرفانمان بەتاڵ بوو موچەیە هەرێمەی بڕی میزۆنیای بڕی هەموو شتێکی بڕێ یعنی سایتەڕاتیان دانۆن لە بینی ئێمە و با بڵێن سنووری هەرێمی کوردستان و شتی قەدەغا کرد شت بێت شت بڕوات کومەڵک شتی لەم بابەتانە لە نەتیجەی خسارەتی بووم وایەوە ینی بەزارەری وان خلاص بوو بە قازانجی ئێمە ڕاست ئێمە ئەزیەتمان خوارد بەڵام خۆمان لەسەر پێ خۆمان گرت عیبرەتێکی باشمان لێوەرگرت پێی بەرەو پێش چوین فێر بووین چون زیاتر اعتیماد لەسەر خۆمان بکەین تەمە نۆدەکەین ئەو حکوومەتەی ئێستا هەمان ئەو خوتۆیەکی فاشل پێشەوان کراوە هیچ موجب نەبووە ئەگەر بچێ وردەکاری من بڕوانۆکەم حکوومەتی عێراق هەم ئیجراواتە لەگەڵ خەڵکی کەرکووک بۆ چکە ئەو حکوومەتەی کە ئێستا ئەگەر گریمان کرد ئەگەر کردیان من بڕوای من وایە حکوومەتی هەرێمی کوردستان بەو دەرگا با بڵێن ئیستیسمارە ئابووریەی کە ئێستا بەرەو ڕووی هەرێم کراوەتەوە کە لەم ڕۆژانەی ڕابردوو مەسەلەن یەکێک لە حەدەسە مهمەکانمان دید لەوەی کە دیسان کۆمپانیا زەبەلەحەکانی دنیا بێن لە بواری نەوت و تاقا لە هەرێمی کوردستان هەرێم دەتوانێت نەوتی کەرکووک سەر بە خۆیانە بفرۆشێ ئەو بڕە پارەی کە دەدرێت بە بەغدا ئەگەر بەغدا ئەم هەنگاوی کرد بە تاکید حکوومەتی هەرێمی کوردستان و خەڵکی کەرکووکیش صاحبی مافی خۆیانن چون قبول دەکرێت نەوتی کەرکووک بفرۆشرێت پارەکەی بەشێکی بچیتەوە بەغدا و لێکدانەوەی ئابووری ئێمە وەکو ڕۆژنامەوانان دەیکەی نازانین خەیاڵە یاخود ڕاستیە لە کاتێکدا ئەگەر باشووری کوردستان سربەخۆ بێ نەوتی کەرکووکیش بگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان
کە وەک سەرۆکی حکوومەت باسی لێوە کرد ئیتر لە فەرهەنگی کووردا ئەوە نەماوە ناوچە ناکۆک لە سەرەکان ئەمە مانایەکی گەورە دەداتن. نفتی کەرکوو بگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان کار بۆەوە دەکرێت بۆ ڕیگازش بچێتە دەرەوەی وڵات لەو کاتەدا دۆخی کوردستان باشتر کاکێ کۆمەرۆن ئێمە بە خراپترین دۆخ لە یعنی خراپترین دۆخی کە ئێمە پێی دۆ تێ هەربووین ئەو کاتە بووکەوە دوای ئەوەی کە حکوومەت یاریمی کوردستان ناچار بوو لە بەر هەنگاوەکانی کە بەغدانایی ناچار بوون کە پشت بە خۆمان ببەستین و دەست پێ بکەن کە با بڵێن نەوتی هەرێمی کوردستان استثمار بکرێت و بازرگانی پێ بفرۆشرێت و بۆی وەکو سەرچەوەیەکی ئاساسی داهات ئاعتیمادی لەسەر بکرێت ئەو کات ئێمە لە خراپترین دۆخدا بووین هیچ ئامادەسازیەکمان نەبوو و تەنانەت ئێمە نەوتی ئێمە و بەرهەمە سروشتەکان ئێمە بە دنیاش ناسراو نەبوون ئێستا ئێمە ئەم قۆناغەمان تێپەر کردووە دۆخمان باش ئەستقرارێکی باشتریش لە بازاڕی جیهانیدا هەیە بێگومان هەر هەنگاوێکی تری سیاسی سەرکەوتوانە لە هەرێمی کوردستان ڕنگدانەوەیەکی زۆر ئیجابی بەسەر وەزعی ئابووری هەرێمی کاتم نەماوە زۆر بە کورتی وەڵامم بدەیتەوە هەنگاو بەرەو دواوە ماوە یاخود ئیتر تەواو هەرێمی کوردستان باشووری کوردستان بڕیاری خۆیدا من پێم وایە بۆ ئەم قۆناغا هەموو لایەنەکان معنی بڕیاریان داوە لەوەی کە بڕیاری چارە نووساز ئەوە بێت کە دوای وەرگرتنی ڕای ملەت شکمە ناکرێت ئێستاوە بڵێن ڕفراندوم دەکرێت ئەمن قەنەعەتی من وایە ئەم ملەتە بەدەنگدانێکی لە چاوەڕوان کرا و زۆر زیاتریش بە بەڵێ دەنگ بوو سەر بەخۆی کوردستان دەدا بەڵام لەگەڵ ئەم بەڵەیە یەکسەر کوردستان سەربەخۆ نابێت اینجا دەست بە هەنگاوەکان دەکرێت پشتیوانیەکی دەولی گەورەیە با بڵێنی ملت کە دەبێتە من نازانم یعنی بزابط چونکە هەندێک عوامل هەن ممکنە خارجی ئیرادەی مەبن ممکنە بەڵام ڕفراندۆم بۆ سەر بەخۆی ڕفراندۆم بۆ سەر بەخۆیە ئەمەیان هیچ تەڕاجعێکی تێدا نیە وەک گرنگترین هەنگاویشە چونکە بەپێی هەموو میساقەکانی نێودەوڵەتی کاتێکەوە ملت قرارێک دەدات هەموو دنیای پێشکەوت و دنیای دیموکراتی دەبێت ڕێز لە ئیرادای ملەتان بگرێت گەشتبینی با من گەشتبینم زۆر بەڕێز دڵشاد شەهاب ئەندامی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان و ڕاوشکاری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر زۆر سپاست دەکەین کە کاتی خۆت بە ئێمەدا سپاس بۆ جەنابتان و بۆ کارمەندانی خۆشەویستی کوردستان 24 بینەران و بیسەرانی کوردستان 24 سپاس بۆ ئێوەشکە کاتی خۆتان بە ئێمەدا کامەران